ڕێککەوتنەوەی واشنگتن کۆتاییاتنی شەڕی ناوخۆ لە نێوان پارتیوێکێتی لە ڕۆمانی تاعوندا ئەلبێت کامۆ دەڵێت سەرەتای هەموو جەنگ و کارەساتێک مرۆڤەکان دەڵێن زۆر ناخایەنێت و زوو تێدەپەڕێ گەرچی جەنگ شتێکی پوچە بەڵام ئەو خراپی و پوچەی ڕێگەلەوە ناگرێت کە زۆر نەخایەنێت. کامۆ لەم ڕۆمانەدا دەیەوێت بێدارمان بکاتەوە لەوەی کە ئێمە لە ناخماندا هەڵگری تاعونین. تاعون لە دەرەوە نایەت بەڵکو تاعونی ناوەوەیە دەرەوە دەتەنێت. سیاسیەکانی وڵات بۆ ئەوەی دەستیان بگات بەوەی پێویستیانە شەڕی گەلەکان دروست دەکەن دەست بۆ سەرجەمکایەکان دەبەن و لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی سۆزەکی و دروستکردنی شانۆوە بازرگانی بەهەستی خەڵکەوە دەکەن لە ژێر ناوی کۆمەڵێک دروشم خەریکی بزنسخوازین. دوایەوەی کورد لە باشووری کوردستاندا و لە ساڵی 1991 لە ڕێگەی ڕاپەڕینەوە ڕژێمی بەعسی عێراقی لە ناو سنووری کوردستان کردە دەرەوە. دوای ڕاپەڕینەکە ڕژێم گەڕایەوە و کۆڕەوی ملیۆنی بە دوای خۆی دایەنا. ئەنجومەنی یاساییش بڕیاری 688 دەرکرد و ناوچەی دژەفڕینی ڕاگەیاند. ئەمە بووە هۆکارێک لە ساڵی 1992 کوردەکان لە باشووری کوردستان حکومڕانی بکەن. ساڵی 1992 یەکەم حکوومەتی دامەزراوەیی لە ڕێگەی پەرلەمانەوە دروست بوو. کورد کەوتە ناو تاقیکردنەوەیەکی گەورە لە ئیدارەدانی وڵات و بەڕێوەبردندا. هەمووان چاویان لەوە بوو با دروستبوونی حکمی کوردی ئەو ستەم و شەڕە هەڵگیرێت کە کورد سەدەیەک زیاترە لە ناویدا دەژێت بەبێ بەرهەم. بەڵام هەرزوو هێزە کوردیەکان ململانێ لە ناویاندا دروست بوو لە سەر دابەشکردنی داهات و بەڕێوەبردن. ململانیەکە تا داهات زیاتر دەبوو بە جۆرێک زمانی ڕاگەیاندنی تێپەڕاند. یەکی ئایاری ساڵی 1994 لە شارۆچکەی قەڵاتزە یەکەم گولەی شەڕی ناوخۆ تەقێنرا. دوایەوەی هێزێکی پارتی دیموکراتی کوردستان با فەرماندەیی عەلی حەسۆ میرخان داوای کۆمەڵێک دوکانی کرد و تیادا ئاماژەی بەوە کرد کە موڵکی حەسۆی باوکێتی. بەڵام ئەو داواکردنە ناڕەزایەتی بە دوای خۆی دایەنا لەگەڵ هێزێکی یەکێتی بە فەرماندەیی مامجوتیار کەوتنە کێشەوە. شاید حاڵەکان گەرچی ئاماژە بەوە دەکەن ئەو موڵکانە لەلایەن پارتیوێکێتیەوە خاوەندارەتی نەدەکرا بەڵام خۆیان کرد بە خاوەنی. هەردوو هێز ڕوبەڕووی یەکتر بوونەوە. لە سەرەتادا خەڵک ڕێگری کرد لەوەی شەڕەکە بگاتە خۆناغێکی تون. بەڵام ئەو کاتە هێزەکانی یەکێتی و پارتی لە تەنیشتێکەوە تێپەڕین شەڕ لە نێوانیاندا دروست بوو. لەم شەڕەدا فەرماندەی یەکێتی مامجوتیار و چەند پێشمەرگەیەک دەکوژرێن. هێزەکان یەکێتیش فەرماندەی هێزی پارتی عەلی حەسۆ میرخان و چەند پێشمەرگەیەک دەکوژن. لێرەوە جەنگ بە تەواوی دەستی پێکرد. دوای ئەوە شەڕگەیشتە ناو شاری ڕانیا. پاشان تەواوی کوردستان بوو بە مەیدانی جەنگی پارتیوێکێتی. یەکی مانگی 5 ساڵی 1994 پارتیوێکێتی بە فەرمی جەنگیان لە دژی یەکتر ڕاگەیاند. زیاتر لە 300 کەس کوژرا لە نێوانیاندا. گەرچی ناوبەناو ئاگربەستی کاتی هەبوو بەڵام شەڕەکە لە شەڕێکی بە وەکالەت دەچوو تا دەهات پریشکی زیاتر دەپشا. ژمارەی کوژراوەکان لە ماوەی 1 ساڵدا گەیشتە 2000 کەس. 15 ئایاری ساڵی 1994 شەڕ گەیشتە شاری هەولێر. 19 ئایاری ساڵی 1994 ژووری عەمەلیاتی هاوبەش بۆ ڕوبەڕبوونەوەی جەنگ پێکات و هەوڵدرا جەنگەکە بوەستێ. لە هاوینە هەواری پیرمام هەر یەکلا مەسعود بارزانی و کۆسڕت ڕەسوڵ کۆبوونەوە و ئاگربەستیان ڕاگەیاند بەڵام شەڕ نەوەستا و درێژەی هەبوو. 15 کانونی دووەمی ساڵی 1995 هێزەکان یەکێتی هەولێریان گرت و پارتی لە هەولێر کرایە دەرەوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزەکانی یەکێتی بە هاوکاری سوپای پاسدارانی ئێران توانی شاری هەولێر بگرێت. ئەو هاوپەیمانێتی یەکێتی و ئێران دوای هاوپەیمانێتی پارتی و ئێران دێت چونکە لە سەرەتادا ئێران هاوکاری پارتی دیموکراتی کوردستانی دەکرد دژی یەکێتی با تۆمەتی داڵدەدانی حیزبی دیموکراتی ئێران لە ناوچەی کۆیە. بەڵام دواتر جەلال تاڵەبانی هاوکێشەکەی گۆڕی و لە ئێران نزیک بووەوە. پارتی دوای گیرانی هەولێر لەلایەن یەکێتیەوە چەندین هێرشی کرد بۆ سەر شارەکە بەڵام سەرکەوتوو نەبوو. هەریەک لە تاڵەبانی و بارزانی خطابی توندیان بەرامبەر یەکتر دەدا و تاڵەبانی بۆ ئیهانەکردنی پارتی دەیوت جارێکی تر دەبێت بارزانی تەنها لە دووربینەوە سەیری شاری هەولێر بکات. هەرچی پێوەستە بە بارزانی ئەویش لە پاڵەوەی تاڵەبانی با دەستی ئێران دەزانی و دەیوت جارێکی تر ئەو دەستە دەبڕم دەست بخاتەوە ناو دەستی تاڵەبانی. هەردوو دەستگای ڕاگەیاندنی حیزبەکانیان بەرامبەر یەکتر لە جەنگدا بوون. 9 هەشتی ساڵی 1995 مەکتەبی سیاسی پارتیوێکێتی بە چاودێری ئەمریکا لە دبلنی پایتەختی ئیرلەندا کۆبوونەوە بەڵام نەتوانرا هەنگاو بنرێت بەرەو ئاشتی و بێئاکا بوون. 28 تەموزی ساڵی 1996 ئێران لە سنووری یەکێتیەوە بە قوڵایی 250 کیلۆمەتر هێرشیان کردە سەر حیزبی دیموکرات لە هەیبە سوڵتان لە شاری کۆیە. گەرچی یەکێتی هاوپەیمانی ئێران بوو لە سەرزاری کۆمەڵێک ئەندام ڕایانگەیاند کە پێشتر هێزەکانی دیموکراتیان
لە هێرشەکە ئاگادار کردەوە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان یەکێتی با بەرپرسی هێرشەکە دەزانی و بە بەشێک لەو ڕێکەوتنەی دەدایە قەڵەم کە لە نێوان ئێران و یەکێتیدا هەیە. هەفتەی ئابی ساڵی 1996 شەڕەکە پێی نایە قۆناغێکی توندر، یەکێتی سەفین و شەقڵاوەی گرت و لە بارەکای سەرەکی پارتی لاسەری ڕەش نزیک بووەوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن ڕۆژی 21 ئاب بەر لە نامەی بارزانی بۆ سەدام حوسێن جەلال تاڵەبانی نامەیەکی ئاراستەی محەممەد جەعفەری فەرماندەی پاسداران کردووە تا بێنە سنووری یەکێتیەوە. ڕۆژی 22 ئابی ساڵی 1996 مەسعود بارزانی نامەیەکی ئاراستەی سەدام حوسێنی سەرۆک کۆماری عێراق کرد تا هاوکاری پارتی بکات لاگرتنەوەی شاری هەولێر. سەدام کە ئەو کاتە بە دوای هۆکارێکەوە بوو بتوانێت بگاتەوە ئەو سنوورەی کە ئەنجومەنی ئاسایش لێ قەدەغە کردبوو، ئەمەی بە دەرفەت زانی. لەو کاتەدا وەڵامی نامەکەی بارزانی دایەوە و ئامادەی نیشاندا. دواتر بارزانی بە یاوەری نێچیروان بارزانی و سەعد عەبدوڵڵا گەیشتە بەغدادی پایتەخت و چاویان بە سەدام حوسێن کەوت. سەرچاوەکان بەو جۆرە باس لە ڕێکەوتنەکە دەکەن سەدام حوسێن یارمەتی پارتی دەدات لاگرتنەوەی هەولێر، لە بەرامبەردا بارزانی سەدام ئاگادار بکاتەوە لەو پلانەی ئەمریکا دایناوە دژی هاوکار بێت لە لەناوبردننی حیزب و کەسەنایارەکانی ڕژێم کە ئەو کاتە لە هەولێردا دەنیشتن. سیوەکی ئاب باپی ڕێکەوتنەکە هێزەکانی عێراق لە ڕێگەی دێبەکە و گوێر و موسڵ و جادەی کەرکووک گەمارەوەی شاری هەولێریاندا. دوای شەڕ و ڕوبەڕووبوونەوەی سەخت دوجار هێزەکانی یەکێتی شکان و بەرەو دەرەوەی هەولێر ڕۆیشتن. لێرەوە هەولێر بوو بە نمایشی ئەو دەباوانەی کە بە خوێنی خەڵک کرابوونە دەر. محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست لە چاوپێکەوتنێکدا ئاماژە بەوە دەکات کە کاتژمێر 4:30 خولەک سوپای عێراق بە تەواوی هاتنە ناو هەولێر و دوای ئەوان هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هاتنە ناو شار. 9 ئەیلول پارتی بە یارمەتی سوپای عێراق شاری سلێمانی گرت و دواتر یەکێتی لە سنووری پێنجێنیش کرایە دەر. لە ناوچەی پشدەریش یەکێتی گەڕێنرایەوە بۆ خڕی ناوزەنگ. 9 تشرینی یەکەمی ساڵی 1996 یەکێتی بە باڵپشتی ئێران گەڕایەوە و سلێمانیان گرت. دواتر گەیشتن بە سنووری دێگەڵا. لەو کاتەدا یەکێتی مەبەستی بوو هەولێر بگرێتەوە، بەڵام فڕۆکە جەنگەکانی تورکیا سەنگەرەکانی پێشڕەوی یەکێتیان بردومان کردو. بارزانی هۆشداریدا لە پرۆسەیەکی تری هاوشێوەی سیوەکی ئاب گەر یەکێتی بە ئاوبەشی ئێران نەوەستێ. دوجار یەکێتی لەو سنوورەدا وەستا و دێگەڵە بوو بە سنوورێک کە تا ئەمڕۆژ بە هەمان عەقڵێت ئیدارە دەدرێت. 3 ڕۆژ دوای گرتنی هەولێر لەلایەن پارتی و ڕژێمی سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بیل کلینتن ڕایگەیاند 7 ئەیلولی ساڵی 1992 بە ئامادەبوونی وەزیری دەرەوەی ئەمریکا مادلین ئۆڵبرایت جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی و مەسعود بارزانی سەرۆکی پارتی ڕێککەوتن دوای ڕژانی خوێنێکی زۆری خەڵکو و بێسەر و شوێنبوونی دەیان پێشمەرگا. ئەوان بەدەم بزەکردنەوە دەستیان خستە ناو دەستی یەک و ئەوەی کورد دەڵێ بە باو بە باران لە بەفر کەم دەکات بۆ خەڵک ڕاست بوو، چونکە بە جەنگ و بە ئاشتەکەیان تەنها خەڵک خوێنی ڕژا و باجەکەیدا. بەڵام سەرباری ئەمەش تا ئەمڕۆ خەڵک لە شوێن ڕەتکردنەوەی کۆی ئەو مۆدێلە لە سیاسەتکردن پاساو بۆ بەرەیەک دەیەنێتەوە و بە مانایەکی تر دێگەڵا لە سنووری زەمینەوە بۆتە عەقڵیەت.